سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرۆکی پەرلەمانی کوردستان گرفتێکی پێشوەختەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت بۆ گەیشتن با ڕێکەوتنێکی سیاسی گونجاو کە سەرجەم هێز و لایەنە کوردستانیەکان کۆدەنگیان لەسەری هەبێت. پێویستمان بە سازانی نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە. هەروەها داوەشی لە نەتەوەی گرتوەکان کردووە ڕۆڵێکی کارا و ئەرێنی باش بگێڕن لە هاوکاریکردنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دوای کاراکردنەوەی لە سەرخستن و جێبەجێکردنی ئەم ئەرکەیاندا ئەم وتانەی سەرۆکی پەرلەمان لە میانی پێشوازیکردنیدا بوو لە ڕیکاردۆ ڕۆدرێگس بەرپرسی نووسینگەی یۆنامی لە هەولێر. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کردووە 20 پەرلەمانتار لەسەر توندوتیژیەکان و دەستگیرکردن و ئازاردان و بێڕێزیەکان بەرامبەر گەنجان و قوتابیان و شکاندنی حرەمی زانکۆ و پەیمانگاکان لەلایەن هێزە ئەمنیەکان و بڵاوپێکردنی خۆپیشاندانەکان بە زەبری هێز لە ڕۆژانی ڕابردوو داوایان کردووە پەرلەمان هەر یەک لە جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری نەوخۆ بانگێشتی کۆبوونەوەیکی پەرلەمان کات. ئەو پەرلەمانتارە دەژڵێت خۆپیشاندان و گرتبوونەوەی ناڕزایی مەدەنیانە و ئاشتیانەی و قوتابیان مافێکی بە یاسا و دەستور و دەستبەرکراوە بۆیە حکوومەت و دامەزراوە و هێزەکانی ئەبێت مافی گرتبوونەوە و ناڕزایی چین و توێژەکان بپارێزن و پارێزەری سەلامەتی ئەو کەسانە بن کە بۆ داوای مافەکانیان گرتبوونەتەوە. جەختیش دەکاتەوە ئەوەی مافی خەڵک بێت نەکۆن دەبێت و نەکەسیش ئەتوانێت دەستی لێ هەڵگرێت نەبێزار و ماندوش ئەبین لە داواکردن و بە دووەدەچوونی بۆیە بەردەوام دەبین. عوسمانی حاجی مەحموود کەسایەتی سیاسی ناسراوی کورد لە ڕوونکردنەوەیەکدا لەبارەی دەنگۆکانی دروستکردنی حیزبەوە ڕای دەگەێنێت تا ئێستا لەبارەی دروستکردنی حیزب هیچ بڕیارێکمان نەداوە. لە ڕوونکردنەوەیەکدا عوسمانی حاجی مەحموود ڕایگەیاندووە لە هەندێک دەستگای ڕاگەیاندن وا باز دەکرێت کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێ و دۆستان و خەمخۆرانی گەلەکەمان حیزبێکی سیاسیمان ڕاگەیاندووە. سوپاس بۆ ئەو میدیا و کەسانەی کە دیارە لە دڵسۆزیان بۆ ئێمە و خەڵک هەواڵەکەیان بەو شێوەیە داڕشتووە. لەو ڕۆژەوە زیاتر ڕوونکردنەوەی دا و دەڵێت ڕاستیەکەی ئەوەیە کە گفتوگۆی دوورودرێژی دۆستانەی بەردەوام لە نێوان ئێمە و چەندین کەسایەتی و کارکتەری سیاسی دڵسۆز و خەمخۆردا هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆخی خراپی کوردستان و ژیانی خەڵک و دۆزینەوەی دەرەچەیەکی گونجاو. بەڵام لەبارەی پێکێنانی حیزب یان هەر فۆڕمێکی تری سیاسیەوە هیچ جۆرە بڕیارێک نەدراوە. دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند خۆپیشاندەران مۆڵەتی فەرمیان بۆ خۆپیشاندان نەبووە. دیندار زێباری ئەمڕۆ دووشەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەڵیدا لەبارەی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی پارێزگای سلێمانی ڕایگەیاند. پەگەکە لە ڕێگەی ئەندامەکانیەوە دەستی لەو خۆپیشاندانانەدا هەبووە و بەڵگەش هەیە بەڵام دیندار زێباری بەڵگەکانی ئاشکرا نەکرد. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکان لە پرسی کۆچبەراندا هێرشیشی کردە سەر پەکەکە و تۆمەتباری کردن بە هۆکاری کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بیلاڕوسیا. پیشاندانەکان بەگشتی لە هەرێمی کوردستان لە زۆر باری تر پەکەکە دەستی هەبووە لە تەشویشکردنی ئەم ڕۆیایە و هەوڵی جددیشی داوە لە ڕێگای هەندێک لە هەوادارانی خۆی کە ئەوانەی کە داوای ڕەوایان هەیە لە خۆ پیشاندانەکان ئەم داوە ڕەوانە حقیقەت بە عقارێکی تر ببن. بەداخەوە پەکەکە بوویتە بارگرانی بۆ سەقامگیری ئەمنی لە هەرێم و لە هەمان کاتیشدا لە بەنسبەت ئەوانەی کە پەنابەر ئەو ئەوانەی کە وەکو ئەڵێن پەنابەریان کوچیان کردووە بە شێوایکی تر کوچبەرانی با بڵێن ئەوانەی کە لەسەر سنووری بەلاڕۆسیا پۆڵەندا پەکەکە دەورێکی فاعلی هەبووە و لەگەل زۆر لایەنی قاچاقچیاتی ئەمە یاڵێن قاچاقچی مادی و قاچاقچی لە هەمان کاتیشدا نەک تەنها مادی بەڵام قاچاقچی سیاسیش پەکەکە دەوری تێدا هەبووە. بۆیە ئەتوانێت بڵێم ئاستی تۆمەت یەکەم دەبێ ئاراستەی پەکەکە بکرێت واز لەو سیاسەتە بینێ سیاسەتی لە کەدارکردن و تەشویشکردنی سمعەتی هەرێم. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات 1932 پلەدار و پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە پلەکانیان بەرز دەکرێتەوە. عەقید بەرزان ڕەزا بەڕێوەبەری هۆبەی پلە بەرزکردنەوە لە وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاندووە. بە فەرمانی وەزیری پێشمەرگە 1932 پلەدار و کارمەندی پلە بەرزکراوە کە بەسەر دوو لیستدا دابەشکرا و لیستی یەکەم 1970 و لیستی دووەمیش 55 پلەدار و پێشمەرگەیە. دەژڵێت لە ئێستادا تەواوی ئەو کارمەند و پێشمەرگانە بەپێی خزمەتی سەربازی و بڕوانامەکانیان دابەش کراوە بەسەر دوو لیستدا. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرمن.